تازەترین لێکۆڵینەوەی گەردووناسی دەری خستووە کەوا ژمارەی گەلەستێرەکانی نێو گەردوون واتە گالاکسیەکان خۆی نزیک کردوتەوە لە سنووری 2 تریلیۆن گالاکسی واتە 2000 ملیار گالاکسی. باش بەڵێک ناسان دەڵێن با بڵێن قەبارەی ئەو گالاکسیانە ئەگەر وەکو گالاکسی خۆمان ڕێکا کێشان بێ حتمما گەورەتریشەیە و بچووکتریشەیە، بەڵام ئەگە وەکوی ئێمە بێ لە سنووری 400 ملیار ئەستێرەی تێدایە پاشا و تیرەیان لە 100,000 ساڵ واتە ساڵی ڕووناچی کەمترنیە، واتەکە بمانەوێت لەو سەری گالاکسی خۆمان ڕێکا کێشان بۆ ئەو سەری بڕۆین بە خێرایی شک واتە 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بەو خێرایی بڕۆین ئەو 100,000 ساڵمان دەوێت تا لەو سەری بچینە ئەو سەری واتە